سڵاوتان لەبێ بەڕێزان، ئەو کاتتان باش. خۆشحاڵین لە هەینێکی تر پێتان دەگەینەوە بۆ خستنە ڕووی پوختەی کتێبی ژمارە 6 کە پوختەکردنەوەی کتێبەکان پرۆژەیەکی نوێی ئەکادیمیای مێگەمایند پلەسە بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری لە سەرەتای ساڵی 2026ەوە دەستی پێکردووە بە هەفتانە هەرجارەی کتێبێک پوخت دەکاتەوە بۆ ئێوەی بەڕێز تاکو بێ بەش نەبن لەو ناوەرۆکە بە سوودەی کە ڕەنگە هەرێک لە شوێنی خۆیەوە سوودمەند بێت تێیدا بە تایبەتی ئەو کتێبانەی کە پەیوەستن بە پەرەپێدانی توانە کەسیەکان و بە پەرەپێدانی توانای پەیوەندیکردن و ئەو بابەتانەی کە هەڵیان دەبژێرن. کتێبی ژمارە 6 کتێبێکی زۆر زۆر گرنگە کە بە ئینگلیزی تایتڵەکەی The Art of Strategic Thinking واتە هونەری بیرکردنەوەی استراتیژانە چۆن دەتوانی بەسەر هەر بارودۆخێکدا زاڵبی، کە کتێبێکی دەنجی زۆر باشە، بە زمانی ئینگلیزی بەردەستە، بە خۆڕاییە. ئەوانەی دەیانەوێت گوێ لە کتێبە ئینگلیزیەکە بگرن بە خۆڕاییە و ئەوانەی ناشزانن لەبەر زمانەکە ئەمە هەوڵ دەدەین لە ماوەی 10 خولەکێک 12 خولەکێک پوختەی ئەو کتێبە بۆ ئێوەی بەڕێز بخەینە ڕوو. لەم کتێبەدا باس لە چەند استراتیجیێکی زۆر گرنگ دەکرێت کە پەیوەستن ئێمە شێوازی بیرکردنەوەی خۆمان لەسەر ئەو بنەمایە بنیاد بنین. زۆر کتێبەکە جەخت دەکاتەوە لەوەی کە بیرکردنەوەی استراتیژیانە وەکو پاوەرێکە، وەکو هێزێکی زۆر گەورەیە کە ئێمە دەتوانین بەهۆیەوە ڕوبەڕووی ئەو ئالنگاری و ئەو کێشە و گرفتانە ببینەوە کە لە ژیاندا تووشمان دەبێت. لێرەش زۆر جەخت کراوەتەوە لە گرنگی و بایەخی هەڵەشە نەبوون یان هەڵەشە نەکردن و پەلە نەکردن لە کاردانەوەکانمان، بەڵکو وچانێکی کورد، ڕاوەستانێکی کورد و بیرکردنەوەیەکی ڕوون پێشەوەی هەر کاردانەوەیەک بنوێنین بەرامبەر بارودۆخێک، بەرامبەر هەر کێشەیەک کە ڕەنگە ڕوبەڕوومان بێتەوە و نەک ئێمە جڵەوی کاردانەوەکانی خۆمان بخەینە بەردەست یان بخەینە ژێر دەسەڵاتی ئەو هەست و سۆزە کاتی کە لە کاتی کێشەکاندا تووشمان دەبێت. ئەو بنەما گرنگانەی بیرکردنەوەی استراتیژی کە لەم کتێبەدا باسکراون بەم شێوەیەی خوارەوەن. سەرەتا شێوازی بیرکردنەوەی استراتیژیانە واتە بیرکردنەوە پێشی کاردانەوە، کە ئەمە دەمانەوێت کاردانەوەمان هەبێ بەرامبەر هەر گرفت و ئاریشەیە کە تووشمان دێ پێویستە بیری لێ بکەینەوە، پێویستە بوەستین، کەمێک بوەستین ئەگەر چەند چرکەیەکیش بێ، هەروەها بیر لە کاریگەری ئەو کاردانەوە بکەینەوە، بیر لە کاریگەری ئەو هەڵس و کەوتە بکەینەوە لەسەر بڕیارەکانمان چۆن دەبێت لە داهاتوودا و ئەنجامەکانی چی دەبن. کەواتە شێوازی بیرکردنەوەی استراتیژیانە یەکەم بنەمایە بۆ بیرکردنەوەی استراتیژیانە. خاڵی دووەم کە زۆر گرنگی پێدراوە لە کتێبەکەدا ئەوەیە کە ئێمە ڕوون بین، ڕوون و ڕەوان، واتە واضح بین، یان ئەو شتێک کە لە خەیاڵمانە زۆر بە ڕوونی دامان ڕشت بێت، چونکە ڕوونی هێزت پێدەدا، ئەویش هێزت پێدەدا. چونکە ئەگەرە تو ئامانجەکانی خۆت بە ڕوونی دەستنیشان کردبێ، ئەوە زۆر بە ئاسانی دەتوانی لەو ئامانجەوە بە شێوەیەکی پێچەوانە بگەڕێیتەوە دواوە تاکو بزانی هەنگاوەکانی گەیشتن بەو ئامانجە چین، هەنگاوەکانی سەرکەوتنت چی دەبێ. تۆ ئامانجێکی گەورەت هەیە، ئامانجە گەورەکە دەکەیتە چەند وردە ئامانجێک و هەوڵیش دەدەی بزانیت چۆن دەتوانی بە چەند هەنگاوێکی کردداری بگەیە هەر یەک لە وردە ئامانجانە کە لە کۆتاییدا دەتگەێنن بە ئامانجە گەورەکە. خاڵێکی تر کە لە کتێبەکەدا زۆر جەختی لەسەر کراوەتەوە ئەوەیە کە داتا و زانیاری وەکو کەرەسە، وەکو پاڵپشتیکار بۆ خۆت بەکاربێنێ. ئەگەرە تۆ بتەوێ بڕیارێک بدەی لەسەر هەر بابەتێک، پێویستت بە زانیاری پەیوەستدار هەیە، پێویستت بەوەیە کە زانیاریەکە و ئەو داتایە لە بەردەستت بێ لەو کاتێک کە پێویستە، هەروەها دەبێت سەرچاوی زانیاریەکانیشت باوەڕ پێکراو بن
بۆ ئەوەی بتوانی لەسەر بنەمای ئەو زانیاری و داتای کۆچکردوتەوە لە بەردەستدا لەو کاتێک کە هەیە بگەیتە بڕیارێکی دروست بەبێ ئەوەی زۆر خۆت ماندوو بکەی یان تووشی ئیفلیجی بکەی بە شیکردنەوەی زۆر و بەبیرکردنەوەیەکی زۆر پەرت و بڵاو. لە ئینگلیزی ئەو چەمکە پێی دەڵێن ئەنالیسیس پەرالیسیس، واتە ئیفلیج بوون بەهۆی شیکردنەوەی زۆرەوە. خاڵێکی تری گرنگ بۆ هونەری بیرکردنەوەی استراتیژیانە بریتیە لە هەوڵدان بۆ بینینی وێنە گەورەکە. ئەگەر ئێمە بتوانین وێنە گەورەکەی ئەو بارودۆخە بێنینە پێش چاوی خۆمان، ئەوە زۆر ئاسانتر تێدەگەین لە هەر کەرەسە و بەشێک لەو وێنەیە، هەروەها چۆنیش ئەو پارچانەی وێنە گەورەکە بەیەکەوە بەستراونەتەوە تاکو یارمەتیمان بدە بۆ پێشبینیکردنی ئەنجامەکانی داهاتووی ئەو کارە یان ئەو بارودۆخەی کە تێی کەوتوین. ئەمە دەمانباتە سەر بنەمایەکی تر کە لەو کتێبەدا باس کراوە، ئەویش پێشبینیکردنە. واتە ئێمە دەبێت خۆمان فێری ئەوە بکەین کە چۆن پلان بۆ ئایندە دابنین، بۆ داهاتوو دابنین، هەروەها استراتیژیش دابنین بۆ چۆنێتی بەرەنگار بوونەوە و زاڵبوون بەسەر ئەو بربەستانەی کە ڕەنگە بێنە پێشمان لەو کاتێک کە ئێمە بەرەو ئامانجەکان هەنگاو دەنین. ڕەنگە کاردانەوەی بارودۆخەکە بە شێوەیە نەبێت کە ئێمە پێشبینیمان کردووە، بۆیە دەبێت پلانی ڕوبەڕووبوونەوە و بەرپەرزدانەوەی ئەو بربەستانەشمان هەبێ کاتێک ئەمە بەرەو ئامانج هەنگاو دەنین. خاڵێکی تری گرنگ کە لەو کتێبەدا باس کراوە ئەوەیە کاتبەندی وەکو استراتیژ، واتە ئێمە دەبێ بزانین کەی چ کاردانەوێک دەنوێنین، کەی پێویستە چاوەڕێ بکەین و هیچ مەجووڵەیەک و هیچ کاردانەوێک نەکەین، هەروەها کاتێک کە هەنگاویش دەنێن بە شێوەیەکی ورد نەک بە پەلەپەل بەرەو هەنگاوەکە ئامانج بەرەو هەنگاو و بەرەو ئامانجەکە هەنگاو هەڵێنین. واتە کاتبەندی وەکو استراتیژ دەبێت تەمەشای بکەین. خاڵێکی تری گرنگ لە کتێبەکەدا ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین بە کەمترین جهد و کۆشش و بە کەمترین سەرچاوە و بە کەمترین کات بتوانین کاریگەری تا ئەو پەڕی دروست بکەین، کاریگەری زۆر دروست بکەین، ئەویش لە ڕێگای کارکردنی ژیرانە نەک کارکردنی زۆر. کارکردنی زۆر باشە، بەڵام کارکردنی ژیرانە زۆر زۆر باشترە لە هونەری بیرکردنەوەی استراتیژیانە. خاڵێکی تر کە زۆر سەرەکیە لە بنەماکانی بیرکردنەوەی استراتیژیانە بریتیە لە توانای گۆڕانکاری لەو کاتێک کە تۆ بەردەوامی هەنگاوت هەڵێناوە لە هەنگاوەکانت بەردەوامی بەرەو ئامانجەکە، چۆن هێندە نەرمونیانی و گونجاوی و فلکسیبڵیتی تێدایە کە بتوانی خۆت بگونجێنی و بگۆڕی. کەواتە ئەگەرە تۆ ئەو توانای خۆگونجاندنە استراتیژیە لە خۆتدا پەرە پێ بدەیت، تاکو توانای ئەوەت هەبێ پلانەکانت گۆڕانکاری تێدا بکەی، بڕیارەکانت پێداچوونەوە بکەی و بگۆڕی لەو دەمەیدا کە ئەتۆ وا خەریکی بەرەو ئامانجەکەت هەنگاوت هەڵێناوە لە کاتێک کە تووشی چەند بەربەستێک دەبێت کە پێشبینیت نەکردووە. ناکرێتەوە هەموو پلانەکە هەڵبۆشێنیەوە لەبەر ئەوەیە تۆ تووشی ئالنگاریەک بووی کە پێشبینیت نەکردوێ، بەڵکو دەبێ پلانەکە و دەبێ ئامانجەکە و دەبێ بیرکردنەوەکەت بەو شێوەیە بێ کە بتوانی خۆت لەو بربەستە ڕزگار بکەی یان بەسەری دازاڵبی بەو نەرمونیانەیە کە پێویستە کاری لەسەر بکەی و پەرەی پێ بدەیت. خاڵێکی تری گرنگ کە لەم کتێبەدا هەم ئاماژەی پێکراوە ئەویش چۆنێتی دروستی دەرونیە. ئێمە بۆ ئەوەی بە شێوەیەکی استراتیژانە بیر بکەینەوە یان هونەری بیرکردنەوەی استراتیژی فێربی، دەبێ باشتر لە ڕەفتار و لە هاندەری مرۆڤەکان تێبگەین، دەبێ باشتر و استراتیژانەتر پەیوەندیەکانمان ڕێک بخەینەوە، هەروەها دەبێ بزانین چۆن دەتوانین بە شێوەیەکی دروست، بە شێوەیەکی ئەخلاقی و بەرپرسیارانە کاریگەری لەسەر بەرامبەر دروست بکەین، کاتە دەرونی بەرامبەریش بخوێنینەوە لەو کاتەدا. خاڵ و استراتیژی گرنگ و کۆتایی لەو بنەمایانە بریتیە لە
کردار نواندن واتە جێبەجێکردن. ئێمە ئەگەر استراتیژیشمان هەبوو پلانێکی زۆر باشمان هەبوو مەبوو بیری لێکرابەوە، بەڵام ئەگەر نەمانتوانی ئەو استراتیژە بینینە سەر زەمینەی ڕاستەقینە یان ئەرزی واقع، ئەوە ناتوانین هیچ ئەنجامێک بەدەست بێنین. کەواتە گۆڕینی ئەو استراتیژیە بۆ ئەنجامی سەرزەوی یان ڕاستەقینە لە زەویدا لە ڕێگای بەشبەشکردنی ئەو ئامانجە گەورەی کە دامان ناوە بەپێی هەنگاوی کردداری، ئەوە دەمانگەێنێتە ئەنجام. یەکێک لەو خاڵانەش بریتە لە دانانی دوایین کات بۆ جێبەجێکردنی هەریەک لەو هەنگاوانەی کە دادەنێن، هەروەها دروستکردنی چەند خویەکی استراتیژیانە لە خۆماندا، دواتریش دروستکردنی بازنەیەک لە نێو خۆماندا لەگەڵ ئەو کەسانی کاریان تێدەکەین بۆ ئەوەی فیدباک پێ بدە ئایا تۆ لەسەر ڕێگای یان لات داوە، ئایا تۆ بەرەو ئامانجەکە هەنگاو دەنێ یان بە ئاراستەی پێچەوانە. کتێبەکە زۆر جەخت دەکاتەوە کە بیرکردنەوەی استراتیژیانە شتێک نییە تایبەت بێ بە تەنها چەند کەسانێ، بەڵکو بۆ هەموو کەسێکە. هەموو کەسێک دەتوانێت استراتیژیانە بیر بکاتەوە، بەڵام دەبێ خۆت بە ئامانج بەهێز و بە ئیرادەیەکی بەهێزەوە هەڵس و کەوت بنوێنی و کاری تێدا بکەیت. یەکێک لەو شتە سەرنجڕاکێشانەی کە لە کتێبەکەدا باس کراوە و من پێم وایە زۆر گرنگە، ئەویش پێی دەڵێن استراتیژی یەک ڕستەیی، وەکو ڕاهێنانێک دەتوانی بۆ خۆت بیکەی. ئەتۆ ئەگەر دەتەوێت استراتیژێک دابنەی بۆ بیرکردنەوەت بۆ کارێک، دەتوانی لە یەک ڕستەدا شوێنی بکەیتەوە، چونکە ئەگەر ڕاهێنانت لەسەر ئەو کارە کرد، ئەوە دەتباتە سەر بنەمایەکی تری گرنگ کە بنەمای ڕوونی بوو، واتەوضوح، کە زۆر گرنگە ئێمە بتوانین هەدەفی خۆمان، ئامانجەکەی خۆمان بە ڕستەیەک بتوانین دەربڕێن. بۆ نمونە دەڵێ من بەرهەمی دیجیتاڵی دروست دەکەم تاکو بتوانم لە ئایندەدا ببێتە سەرچاوەیەکی داهات، یان دەڵێ من گرنگی زیاتر بە تەندروستی و بەهێزی خۆم دەدەم بۆی بتوانم خزمەتی زیاتر بکەم. کەواتە ئێمە دەتوانین ئەو ئامانجە ڕوونانە لە لای خۆمان بنووسینەوە بە شێوەیەکی جوان لە شوێنێکی دیار کە بەردەوام لە بەرچاومان بێ، بەیانی بێ یان هەر شوێنێک بێ کە چوینە ئەو شوێنە بتوانین بیبینین بۆ ئەوەی ببێتە هاندەرێک و ببێتە بەبیرهێنانەوەیەک بۆ ئەو کارەی کە دەیکەین. زۆر جار ئێمە بەبێ بیرکردنەوەیەکی قوڵ کاردانەوە دەنوێنین بۆ ئەو کردارانەی یان بۆ ئەو ڕەفتارانەی کە بەرامبەرمان دەکرێت، بەڵام بەڕاستی زۆربەی هەڵەکان لەوەدایە کە بیرکردنەوەکانمان نەبووتە با بڵێن بنەما بیرکردنەوە استراتیژیەکانمان بۆ کاردانەوەکان، بەڵکو کاردانەوەکان لە ناکاو و لە پڕ و بە هەڵەشەیی ئەنجام دەدرێن. شتێکی زۆر گرنگ هەیە لە بابەتی کاردانەوە، پێی دەڵێن بازنەی یان بازنەی ئوودا، کە ئێمە پێمان وایە چوارچێوەیەکی زۆر خێرای بیرکردنەوەیە ئەگەر بتەوێ کاردانەوەکەت ڕاست بێت. ئوودا کورتکراوەی UDA یان OODA یان دەگجار دەخوێنرێتەوە، چوار هەنگاو لە خۆ دەگرێت کە ئەوانش observe واتە تێبینیکردن، بزانی بارودۆخەکەی ئێستا، ڕاستیەکانی ئێستا چین، دوای ئەوە orient واتە ئەو ڕاستیانەی کە تۆ بینیت چی دەگەیەنێ لەو کۆنتێکست و یان لەو بەستێنەی کە تۆ تێیدای بەتایبەت، واتە خۆ ئاشناکردن بەوە. دوای ئەوە بڕیار وەرگرتنە ئایا ئەو بژاردانەی لەبەردەستن بۆ کاردانەوە کامانن، اینجا کردار نواندنە، واتە بە شێوەیەکی نەرمونیان بە شێوەیەکی متمانە و باوەڕ بەخۆبوونەوە بتانی ئەو بڕیارەی داوتە چۆن بتانی جێبەجێ بکەیت. کەواتە ئەو بازنەی ئوودایە واتە OODA وەکو کورتکراوە پێمان وایە دەتوانێت بەردەوام
هاوکار بێ لەوەی کە ئێمە بیرکردنەوەکانمان استراتیژی بێ، نەک کاردانەوەی بە هەڵەشە و لە ناکاو و لەپڕ بێ بەبێ بیرکردنەوە. کەواتە ئێمە لەم کتێبەدا فێری ئەوە بووین یان ئاشنای ئەوە بووین کە بمانەوێ فێری هونەری بیرکردنەوەی استراتیژیانە بین، دەبێ چەند خاڵێک لە خۆماندا بەرجەستە بکەین، وەکو پوختی ئەوەیە کە شێوازی بیرکردنەوەمان استراتیژی بێ، وەکو پوختی ئەوەیە کە گوتمان ڕوون بین، چونکە ڕوونی هێزت پێدەدا، واتە کۆتاییەکە ئامانجەکەت ڕوون بێ، بتانی بە یەک ڕستە دەری ببڕی، داتا و زانیاری باوەڕپێکرا و لە کاتی خۆی و پشت پێبەسترا و ئەوەش دەبێتە هێزێک بۆ تۆ، بتوانین وێنە گەورەکە ببینین تاکو باشتر لە پارچەکانی تێبگەین و بتوانین بە یەکتریان گرێ بدەین. توانای پێشبینیکردنمان هەبێ بۆ ئەوەی بتوانین ئەو هەنگاوی هەڵی دێنین، بزانین لە دواتر ڕەنگە چی ڕوو بدا. هەروەها کاتبەندی وەکو استراتیژ تەمەشا بکەین، بتوانین بە کەمترین جهد، بە کەمترین کۆشش و کات زۆرترین کاریگەری دروست بکەین، ئەمەش بە کارکردنی ژیرانە نەک کارکردنی زۆر بەتەنها. توانای خۆگونجاندن یەکێکە لە بنەماکانی تر کە ئێمە پلان دادنین هەنگاو هەڵدێنین بەرەو ئامانج، دەبێ توانای خۆگونجاندن و هەزاڵبوون بەسەر و بەرپەستانەمان هەبێ کە دێنە پێشمان. دوایەوە خوێندنەوەی دەرونی بەرامبەر ئەو کەسانێک کە کاریان لەگەڵ دەکەی، تاکو بتانی هەم خۆت بپارێزی لە کاریگەری نێگەتیڤی ئەوان، هەمیش بتانی کاریگەریەکی ئەرێیی لەسەر ئەوانیش دروست بکەیت. لە کۆتاییشدا کردار نواندن و جێبەجێکردن کە ئێمە چۆن دەتوانین ئەو پلانەی دامان ناوە بیگۆڕین بۆ ئەنجامی ڕاستەقینە. دووبارە زۆر سوپاسان دەکەین. ئێمە پێمان وایە ئەو کتێبە یەکێکە لە کتێبە هەرە باشەکان. لە هەفتەکانی داهاتوو لەگەڵمان بن لەگەڵ کتێبەکانی تر و پوختەکردنەوەی ئەو کتێبانەی کە ئێمە لە بەرنامەماندایە هەفتانە بۆ ئەوەی بەڕێز بیخەینە ڕوو. کاتێکی خۆش.